دوای 4 ساڵ لاکردنەوەی سایلۆی کەلار ئەم ساڵ بۆ یەکەم ساڵە گەنم لە جوتیاران وەرەگیرێت و ئەخرێتە ناو ئەم خەزانانەوە. ساڵانی ڕابردوو لە ماوەی 3 ساڵی ڕابردووە گەنم کە لە جوتیاران وەرەگیریا لە دەرەوەی سایلۆکە دانرا. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر و بابەتا ڕۆمەلای کاکاروان بەڕێوەبەری سایلۆی کەلار. کاکاروان سڵاو لێبێ، ئەم ساڵ بۆ یەکەم ساڵ گەنمە خەنە ناو خەزانەکانی سایلۆکەوە. سپاسانەکەم بۆ ئەم ساڵی وەرزی وەرگرتنی گەنمی جوتیاران بۆ ساڵی 2025 هەموو ڕێکارێکمان گرتووەتە بەر بۆ کردنەوەی سایلۆ لە ترێنینگی مۆزەفەکان، لە کارپێکردنی پێشەکی سایلۆوە هەموو شتێکمان ئامادە کردووە بۆی بتوانین لەم ساڵی وەرزی وەرگرتنی گەنمی 25 گەنم لە ئەمبارەکانی خۆمانە خەزم بکەین، لە بێنزەکانی سایلۆ خەزم بکەین و بۆ کردنەوە و کارپێکردنیشی چاوەڕێی فەرمانین لە بەغاو بگا بەدەستمان بۆ کارپێکردنی سایلۆکان. باشە، ئەم ساڵ هیچ بڕارێکتان بۆ هاتووە کە چەندێک گەنم وەربگرن و کەی سایلۆکەکەنەوە بەڕووی جوتیاراندا؟ خۆی ساڵانە بۆکو عورفێک لە یەکی 6 وەرگرتنی گەنم لە سایلۆکانی پارێزگای سلێمانیە دەستی پێکەوە هەرێمی کوردستانیش بەگشتی بۆ ئەو ڕێژەی کە ئێمە وەریگرین لە سایلۆ تا ئێستا بۆمان دیاری نەکراوە و ئەو ڕێژەیە بە نووسراوێک و بە فەرمی بەدەستی ئێمە نەگەیشتووە کە ئێمە توانین 100,000 تۆن گەنمی جوتیارەی ناوچەکە وەربگرین، بەڵام ئەوەی هەیە تاوەکو ئێستا بەغا ڕایگەاندووە کە 400,000 تۆن گەنم وەرەگرێ و بە پێی ئەو ڕێژەیەش بێ لە گەنم وەرگرتنی گەنمی ئێمە لە ساڵی پار بەدڵنیایەوە کەمترەکە، چونکە ساڵی پار ئێمە نزیکە 75,000 تۆن گەنممان بۆ دیاری کرابوو وەریگرین لە جوتیارایی ناوچەکە و بۆ 75,000 تۆن بوو، چونکە بۆ هەموو هەرێمی کوردستان 700,000 تۆن دیاری کرابوو، بەڵام ئەم ساڵ کە کراوێ بە 400,000 بەدڵنیایەوە بەشی ئێمەش کەمەکە. باشە، کاکاروان وەکە زانن درێنەی گەنم و دانەوێڵە لە گەرمیاندا زووتر لە ناوچەکانی تر ئەکرێت. ئێوە چیەکەن بۆ ئەوەی سایلۆ زووتر بکرێتەوە بۆ جوتیاران هەموو ساڵە گلەی ئەویان هەیە کە سایلۆی گەرمیان درەنگ ئەکرێتەوە و جێگەیان نییە کە گەنمەکانیان تێڵگرن. ئێوە لە ماوەی ڕابردووە لەگەڵەوەشا کێشەی نەبوونی کارمەندتان نەبوو، باسان لەوە کرد ئەگەر کارمەندتان بۆ دابین بکرێ ئەتوانن داوا بکەن لە حکوومەتی عێراق زووتر سایلۆ بکەنەوە. ئەم ساڵ کە کارمەندتا بۆ دابین کراوەتوانە و کێشەیە چارەسەر بکەن بۆ ئەم ساڵ یان ساڵە داهاتوو؟ سپاسانەکەم بۆ پرسیارە. ئێمە وەکو ناوچەی گەرمیان وەرزی دروێنێ ئێمە لە پێش ناوچەکانی تری پارێزگای سلێمانیەوە هەیە و حکوومەتی ناوەندیش وەکو فەرعی وەرگرتنی گەنمی ناوچەکان تعامل لەگەڵ 18 پارێزگایەکە و هەر پارێزگایەک یەک تعاملی لەگەڵاکە و تعاملێ لەگەڵ پارێزگای سلێمانی و فەرعی سلێمانیەکە و ئێمەش هەمومان 6 سایلۆی گەرمیان و چەمچەماڵەوانە لەگەڵ ڕانیە و لەگەڵ سلێمانی هەمومان سەر بە سلێمانی وە کە وەرزی وەرگرتن کە دروێنە لەوێ درەنگتر دەسی پێەکە لەگەڵ دروێنەی ئەوانە وەرزی وەرگرتنی گەنمی سایلۆکانیش دەسی پێەکە. بەڕاستی کێشەیەکە ساڵانە ڕوبەڕووی جوتیارانی ناوچەی گەرمیانە بێتەوە. ئێمە ئەم ساڵ فەرمانبەرمان بۆ هاتووە بۆی بتوانین ئەوە بکەین، بەڵام کێشەیەکمانە بوو لە خستنەئیشی سایلۆیە. تا ئێستا سایلۆکەمان وا خەریکی ترێنینگ و دەورەکردنی بۆی سایلۆ بخێنەئیش، سایلۆکەمان بە درەنگی کەوتەئیش، چکە فەرمانبەرەکانیش ترێنینگیان دەوراتیان نەکردبوو لەسەر پێکردنی سایلۆ و کێشەی گەورەترمان ئەوە بوو ئەم ساڵە ژینایمە ئامادەین بۆ کردنەوە. بەڕاستی کێشەی گەورەترمانەوەی هێشتا فەرمانی کارپێکردنی سایلۆمان لە بەغاو بەدەست نەگەشتووە. بە دڵنیاییەوە ئەم کێشەیە بۆ ساڵانی داهاتوو ئەتوانێت بە شێوەیەک چارەسەر بکرێ، بە شێوەیە کە سایلۆی گەرمیان 5 ڕۆژ پێش سایلۆکانی تری پارێزگای سلێمانی دەست بکات بەکارکردن. باشە، دەستەکان خۆش بە کاکاروان، زۆر سپاس. وەکو ئەوەی کاکاروان باسی لێوە کرد، ئەم ساڵ بۆ یەکەم جار لە دوای 4 ساڵەکردنەوەی سایلۆکە ئەم ساڵ گەنم ئەخرێتە خەزانەکانی سایلۆکە و باسی لەوە کرد هەوڵەدەن بۆ ساڵانی داهاتوو بە هۆکاریەوەی کە درێنە لە سنووری گەرمیان زووتر ئەکرێت لە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان، هەوڵەدەن لە ساڵانی داهاتووە سایلۆکە زووتر بەڕووی جوتیاران بکرێتەوە بۆی زووتر گەنم لە جوتیاران وەربگرێت.